عزیزەکانیم ئەیگەرنەوەڵێن پیاوێکەیە بەناو صالح بن كيسان. صالح بن كيسان هذا إمامي مزقوتك خواناسي ديندار ولا زماني تابعيك أميري أو ولاطة أو زمانة واتا سروكي ولاتي أو زمانة أم بيا وبرزي كردوة بربرسو ما مصاي من على كاني يتر درسي لي ورقرد كي بربرسي من على كانتي كي بروردي من على كانيكا بزانم كي بروردي من على كانتك كي بربرسي من على كانته درس بو من درس بو تو درس بو همو خمان بو ام قلا بو ام ولاطه بو همو مسلمان انما الله درسكي او بو كبروردك دني منالي سروكي ولات ام بياو بكات ام بياوش داركي بدسو بو نكلي بدا وازاري بدا وقت شو ملين داري تربية كرم نكيني بو مزقوت نكي بو مزقوت همو روجهات بو مزقوت بينج فرس كري امير لمزقوت ابو ئەڵێن ئەمیری شارقەی ئێستاوا لەم دنیاەیە ئەو پارە پەرستانە وا من ناوێنم ناوە قارونی ئەم زەمانە شارقەی ئیمارات دوێنێ کوڕێکی مردوو بێ لە کۆ بمرێ باشترە ئەمیری شارقە لە کۆ مردوو بێ باش خوا بمان پۆشی و ڕەحممان پێ بکە یا ڕەبی خوایە لە من خۆش بیتێتە سەر زبانم لە مەلهای فەسادخانە ئافرەتێکی ئەجنەبی لە باوشی بووە وەفاتی کردووە و مردووە ئەمیری شارقە ئەمیری ئەو زەمانە مامەسای مزگەوت پەروەردەی مناڵەکەی کردو ڕۆژێک لە نوێژەکان تاخیر ئەبێ بانگێکاڵێ کوڕم بۆ تاخیر بووتە وتی مامەسا گیان خزمەکارەکەم وا بەرپرسە شانم قژم شانە بکە پرچی سرم شانە بکە شانەکەی زۆر خەریکی بوو وتی ئێستا بانگەکەتەوە بێ سەعەجەلە مەکە لە شانەکردنی پرچی سرم بۆ خۆی نەگەیمە مزگەوت شانەکردنی پرچی سەری خزمەکاری ماڵی ئەمیر کردوێتی نەهێلایە بگێتە نوێژە لە نوێژەکانی فەرزەکانی خوا مامەسا دێتۆ بۆ ماڵ ئەڵێ ئەمیری وڵات کوڕەکەت ئەمڕۆ ناتوە بۆ مزگەوت لەبەرەوە پرچی شانە کردووە نەگەیێتە ماڵی خوای نوێژی بۆ خوا پرچی شانە کردووە پرچ اینجا بە تۆڵێم کوڕم پرچێک شانەکردنی پرچی سرت وات پێ بکە لە مزگەوتێک لە ماڵێک لە نوێژێک بۆ خوا دادخا بەڕاستی تۆ خراپترین کوڕی ئەم دنیای پرچی سەرێ شانەکردن ئەی باوکی چێکە باوکی ناژێ قەینا دەی گوێیمە دەرێ مامەسا وتی کوڕم ئەو باوکە قسەت لەگەڵا ناکات تا ئەڕۆی ئەو پرچی سەرەتە سفرەکەی ئەی تاشی فرێدەی بۆی پرچێک گەورە نەبێ لە گیانت خوا نەناسی